دوای بەیانی 11 ئازار هەردوو باڵەکە یەکیان گرتەوە و هەرکەس چالاکی سیاسی بکردایە ئەوە لە ناویان دەبرد. سەلاح ڕەشید لە کتێبی شەڕی ناوخۆی کورددا دەڵێت دوای بەیانی 11 ئازار و ڕێکەوتن لەگەڵ ڕژێم لە مانگی مارتی 1970 تاکو مانگی مارتی 1974 با قۆناغی تا ڕادەیەک ئاشتی و هێمنی و تەبایی نێوان ماڵی کورد و کورد لەگەڵ حکومەتی عێراق دادەنرێت. چونکە لە تشرینی دووەمی ساڵی 1970 بە ئامادەبوونی سەد ئەندامێک کۆنگرەیەک بەسترا. لە سەرەتادا ناوی پارتی گۆڕدرا بۆ پارتی شۆڕژگێڕی کوردستان و کۆنگرا پێشنیازی ئەندامانی مەکتەبی سیاسی پەسەند کرد بە هەڵوەشاندنەوەی پارتەکەیان و چوونە ناو ڕیزەکانی پارتی دایک کە دەکاتە پارتی دیموکراتی کوردستان و ڕێکەوتنەکەیان بەو شێوەیە بوو کە لە هەموو کایەکاندا ڕێژەی لە 160 بۆ پارتی و ڕێژەی لە 140 بۆ مەکتەبی سیاسی بێت. ئیتر لێرەوە مەکتەبی سیاسی پارتی هاتنەوە ژێرباڵی پارتی و بوونەوە بە یەک حیزبی سیاسی. ئیترە و کات پارتی بوو بە گەورەترین و بەدەسەڵاتترین هێز لە کوردستان. هیچ هێزێک نەبوو لە کوردستان کە بە ئاشکرا بربەرەکانەیان بکات. ئەو هێزانەی کە لەو کاتانەدا هەبوون بریتی بوون لە کۆمەڵەی مارکسی لینینی سیاسی کە خەریکی خۆڕێخستنەوە بوون. ئەوان خۆیان لە کێشە لەگەڵ پارتی لادەدا و بەنهێنی کارەکانی خۆیانیان دەکرد. دەستگای پاراستنی ئەو کات ئاگاداری کارەکانیان بوو بۆ یەگومانیان لە هەر کەسێک هەبوایە دەیان ڕفاند. هەروەک چۆن چەند ڕۆژێک پێش جەژنی ڕەمەزانی ساڵی 1974 عومەری سەید عەلییان ڕفاند و دوای ماوەیەک ئەو کات ئازادیان کرد. هێزێکی تر هەبوو بە ناوی کاژیک کە بەنهێنی لە ناو تاکەهێزی ئەو کاتەدا ئیشیان دەکرد و کاربەدەستی باڵایان هەبوو کە لایەنگری ئەوان بوون بۆیە هەوڵیان دەدا کە پارتی لە خۆیان ڕازی بکەن و بە هیچ شێوەیەک نەبنە جێگەی مەترسی بۆ سەر پارتی. بە هەمان شێوە لقی کوردستانی حیزبی شیوعی عێراق لە کوردستان هەبوو و پەیوەندیشیان لەگەڵ پارتی باش بوو. لە هەمان کاتیشدا لە کابینەی حکوومەتی بەغداد بەشدار بوون. ئەوانیش هیچ جێگەی کێشە نەبوون بۆ پارتی و ئامانجیان بوو کە بەهێمنی و لەسەرخۆیی کاری سیاسی خۆیان لە کوردستاندا بکەن و پارتی دەست نەهێنێتە ڕێگەیان و شەڕیان پێ نەفرۆشێت. بەڵام دوای ئەوەی حیزبی شیوعی لەگەڵ حکوومەتی عێراق لە 16 حوتی ساڵی 1973 بەرەیەکیان دروست کرد و پارتی بەشداری تێدا نەکرد. ئیتر لەوێەوە پەیوەندیەکان لەگەڵ پارتی بەرەو گرژی و ناخۆشی ڕۆشتن. لە 15 هەشتی ساڵی 1973 عیسا سوار فەرماندەی هێزی پارتی لە زاخۆ 12 ئەندامی حیزبی شیوعی کە لە ئەندامانی سەرکردایەتی بوون عیسا سوار هەمویانی دەست بەسەر کرد و دواتریش هەمویانی کوشت و بێسەر و شوێن کرد. ئەمە لە کاتێکدا بوو ئەو ئەندامانە لە دەرەوەی عێراق گەڕابوونەوە بۆ خەبات دژ بەڕژێم و چاوەڕێ هاوکاریان لە هێزی یەکەمی کوردستان دەکرد نەکگرتن و کوشتن و بێسەر و شوێنکردنیان. وێ لە 15 ساڵی 1973 کۆمیتەی ناوەندی حیزبی شیوعی بەیانێکیان دەرکرد و هێزی یەکەمی کوردستانیان تاوانبار کرد بە شەڕی ناوخۆ و ئاماژەیان بە تونند و تیژیەکان دژ بە ئەندامانی ڕێکخراوەکەیان کرد. هەر لەم ساڵانەدا بوو کە پارتی دەستی کرد بە لە ناوبردنی هەموو ئەو نەیارانەی کە لە ناو ڕیزەکانی خۆیان و لە دەرەوەی ڕیزەکانی خۆیان دابوونیان هەبوو تاکە ئامانجی ئەم پاکردنەوە لە ناوبردنانەش هێشتنەوەی خۆیان بوو وەک دەسەڵاتداری یەکەم لە هەموو کوردستان.